ساڵتان لەبێت لەنیام لا بڕگەیەکی نوێی چەند دروست بە لەگەڵتانم لا بڕگەی ئەم جاردا باز لە بابەتێک دەکەم کە دایکانی دووگیان لا کاتی نزیکبوونەوە لا لەدایکبوونی کۆرپەکەیان زۆر بیر لێ دەکەنەوە کە ئایا منداڵەکەیان بە شێوازی سروشتی لەدایک بێت یاخود بە نەشتەرگەری لەدایک بێت. ئێمە لەم بڕگەیەدا باز لە سوودەکانی لەدایکبوونی سروشتی وهروەها باشەکانی لەدایکبوون بە نەشتەرگەری و وهروەها مزاعفاتی دوای لەدایکبوونیش دەکەین چ بە سروشتی بێت یاخود بە نەشتەرگەری. بێگومان هەمیشە دکتۆرەکان ڕێنمایی دایکان دەکەن کە منداڵەکانیان بە شێوازی سروشتی بکەن. جا ئێمە لەم بەرنامەیەدا و لەم بڕگەیەدا ڕووی دەکەینەوە کە بۆچی شێواز لەدایکبوونی سروشتی باشترە و بە سوودی زیاتر. دەچینە لای دکتۆرە شنۆ حسێن عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و ناوبوون و نەزۆکی و چاودێری دووگیانی لەگەڵمانە. طبعا کە باسی مناڵبوونەکەین مناڵبوونی سروشتیمان هەیە و مناڵبوونی سروشتیمان هەیە بەس بە یارمەتی جیهاز کە پێی ئەوترێت ڤاکیومی پێوترێ یاخود فۆرسپسی پێوترێ و جۆری تریشان لە ڕێی نەشتەرگەریەوە. طبعا هەموو بەپێی زانست و بەپێی هەموو ئەبحاسەکان کە ئەکرێت نەشتەرگەری ینی مناڵبوونی سروشتی لە هەمووی باشترە لەبەرەوەی پرۆسە سروشتێکە هەروایە کە بەتەبیعی ئەو کەسە مناڵی ببێ. بەس ئەبێ شتێ بزانین کە ئێمە مناڵبوونی سروشتیش و مناڵبوونیش بە نەشتەرگەری هەردووچیان مەترسیان هەیە بۆ سەر دایکەکەش و بەسەر کۆرپەلەکەش. بەس سروشتێکە زیاتر مەترسیەکە زیاتر بۆ سەر کۆرپەلەکەیە یاخود بۆ سەر مناڵەکەیە لەبەرەوەی پرۆسەکەی درێژە ئەخایەنێت وەکو نەشتەرگەری نییە. نەشتەرگەری مەترسیەکانی زیاتر بۆ سەر دایکەکەیە. یعنی ئەویش ناڵێن بێ مشکلە نابێ مناڵەکە جاری وهەیە بە نەشتەرگەریش مناڵەکە لە دایکە بێ سێرەکەی خاستەنەوەی کە هەناسیان تونگە بێت چونکە نەشتەرگەری پرۆسەکەی خێرایە خێرا مناڵەکە دەرێنیت سێرەکەی هەناسیان تونگە جاریە پێویستەکە 2 سەعات لە بەشی نەبەکان بێ جاری وهەیە 2 ڕۆژە مێنێتوە لە نەبەکان ئەمە ئەگەر هاتو مناڵەکە کامڵیش بێت یعنی ئەوە گەر نەبەکان بێ زیاتر معەڕەزە کە پێویستی بە بەشی نەبەکان بێ. لە دایکبوونی سروشتیەوە نەخۆشمانی خۆی کە ئەکرێتە سەر ژان طبعا ئەمەیان ئاسانترە و باشترە لەبەرەوەی پرۆسەکە کورتترە بێتەوە هەرچەنە لەم بارەیە نۆبەرەمان هەیە و لەگەڵ ئافرەتمانێک کە چەند مناڵێکی بوو بێ ئەوەی کە چەند مناڵێکی بوو بێ پرۆسەکە ئیتر تۆ جاری وهەیە لەوانەیە تا 8 ساعت بڕوات یعنی لە 4 ساعتەوە بۆ 8 ساعت. بەس ئەگەر نۆبەرە بێت زیاتر ئەخایەنێت جاریوێت تا 12 ساعت ئەخایەنێ. بەس نەخۆشمانی خۆمان ئەیخینە سەرژان واتە لەبەرەوەی زەختی ینی پەستانی خوێنی بەرزە شەکرەی هەیە ینی مەسەلەن ئاوی مناڵەکەی کەمی کردو پێویستەکە مەسەلەن زووتر بیخینە سەرژان طبعا ئەمە پرۆسەکە درێژ خایەنتر ئەبێت یعنی جاری وهەیە مەسەلەن لە ڕۆژەکە خاستە تایمەی خێنە سەرژان و عیلاجی بۆ بەکارهێنین لەوانەیە جارێ 24 ساعت بخایەنێ. طبعا تاوەکو کورتتر بێ پرۆسەکە سەلامەتترە بۆ دایکەکەش و بۆ کۆرپەلەکەش و کۆرپەلە ئەگەر هیچ دایکەکە هیچ مشکلێکی نەبێ واتە بەستانی خوێنی بەرز نەبێ زەختی نەبێ کاتی بەسەر نەچوو بێ پێشکات سەراوی نەتەقی بێ مناڵەکە سەلامەتتر ئەبێت ئەگەر هاتوو لە دایک ببێ. بەس ئەگەر هاتوو مشکلێکمان هەبێت لە کاتی دووگیانەکەیە زیاتر ئەمان پێویستی بە چاودێری ورد دەبێ چکە لەوانەیە مناڵەکەش تووشی کێشە ببێ و دایکەکەش تووشی کێشە ببێ و لە کات لەوانەیە لەو پرۆسێشە اینجا حەزم کرد باسی ئەو بکەین ئێمە نەشتەرگەری 2 جۆرمان هەیە. نەشتەرگەری ئامادەکراو واتە ئێمە پێشکات بە نەخۆشەکە ئەڵێن تۆ پێویستە بە نەشتەرگەریە و نابێ بە پرۆسەی مناڵبوونی سروشتیا بڕۆی. بۆ نمونە ئەوانەی کە ئەڵێ وێڵاشیان لە پێشەوەیە ئیتر دەرەجە 3 و دەرەجە 4 واتە بە کاملی وێڵاشەکە لە خوارەوەیە یعنی هیچ مەجارێکی تیانە چانس بین بە ئافرەتەکە تاوەکو مناڵی بێت چونکە گەر چانس وەربگرێ احتیمالە تووشی خوێنبەربوونێکی زۆر ببێ. یان مەسەلەن نۆبەرەیە و مناڵەکەی بە سواری هاتووە ئێمە ئەوانش چانسیان عینێ کە بە طبیعی یان چانسیان ناینێ بە طبیعی ببێ نەشتەرگەریان بۆ ئەنجام ئەدەین یاخود مەسەلەن پێشتر 3 عەمەلیات کراوە واتە 3 مناڵی بووە یاخود 2 مناڵی بووە بە نەشتەرگەری لەبەرەوە ئێمە هەرچین بە نەشتەرگەری ئەنجام مناڵبوونەکەی بۆ ئەنجام ئەدەین لەبەر ئەوەی ئەترسیت کە شوێنی عەمەلیاتەکە بتەقێت یاخود بکرێتەوە. لەبەرەوە چەند حاڵەتێکمانێ ئامادەکراوی پێوترێ
بس بعض حالات كمان هي ئێمە خۆمان ئامادە ئەکەین بۆی کە پرۆسەکە سروشتی بێ بەس لە کاتی پرۆسی مناڵبوونەکەیە چەند شتێک ڕوو ئەدا کە وامان لێکە مەجبور بین بیکەین بە نەشتەرگەری بۆ نمونە مناڵەکە پیسی ئەکا بە خۆیان لە ناوسکی دایکەکە کە لیانی دڵی چێگەکەینەوە سیرەکەین لیانی دڵی تێک چووە مەجبورین لەو حاڵاتەیە بەپەلەری بینە نەشتەرگەری یان لە کاتێکە دایکەکەیەت لە ماڵەوە ئەڵێ سەر ئاوم تەقیوە کە پشکنینی بۆ ئەەکەین سیرەکەین ئەڵێن وێڵاشەکە یاخود ڕێخۆڵە ناوکەپەتکەکەی پێشەکەوێت وێتە دەرەوە کە ئەگەر هاتوو ئەوە کاتنە بێ بڵێن وا ئێستا لەم دو سێ دەقەیە مناڵی ئەبێت ترسناکە بۆ سەر ژیانی کۆرپەلەکە مەجبورە بین بەپەلە نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین ئەمە پێ ئەوترێ نەشتەرگەری بەپەلە واتە پێش کات خۆت بۆ ئامادە نەکردو ئەگەر یەک مناڵی بوو بێ بە نەشتەرگەری چانسی ئەینێ هەتاوکو 40 هەفتە ئەوەستین لەسەری بەشکم چانسێک وەربگرێت و بکرێتە سەرژان ئەوە احتیمالی زۆرە لە سا هەفتەیان بە تەبیعی بیان بێتەوە بەس ئەگەر هاتوو بوو بە 2 ئەمەلیات و زیاتر ئەمە چانسیان ناینێ وەرە ینی حاڵەتی وا هەبووە مەسەلەن نەخۆشێک بووە لە لادیەوە تا گەشتوتە لای ئێمە سێرەکەین ئیترەوە خەریکە مناڵەکەی ئەبێ بەس شتێکی ترسناکە يعني ئەو لە مەجبوریە بۆ مەسەلەن درەن بوو شوێنێکی دوور بووە تا گەشتووە مەسەلەن هیچی لێ نەهاتووە بەس ئێمە دانیشین بە دیاریەوە بڵێن وەڵا بابە تەبیعی ببێ شتێکی ترسناکە چونکە چانسی هەڵوەشانەوە و یاخود تەقینی ئەمەلیاتە کۆنەکەی شوێنی نەشتەرگەریەکەی زیاترە و بەنسبەت ئەوەی کە بزانین چەند مناڵ ئەتوانێت بە ئەمەلیات بیبێ ئێمە بۆچی زیاتر تەشجیعی مناڵبوونی سروشتی ئەەکەین لەبەرەوەی تۆ ئەو کەسە ئیتر ئەتوانێت چەند مناڵی ئەبێت ئەتوانێت بیبێ لەبەروی زوو هەڵاسێتەوە سەر پێخۆی و احتیمالی مزاعفات و ئەکامە دەرەکیەکانی کەمترە وەکوی لە بە ئەمەلیات بیبێ ئەتوانێت زوو مناڵی بێتەوە بەس ئێمە کە نەشتەرگەری ئەەکەین نازانین ئەو ئافرەتە تووشی هەوکردنی شوێنی برینەکەی ئەبێ لەوانەیە شوێنی ئەمەلیاتەکەی تووشی هەوکردن ببێت و بتەقێتەوە ینی بکرێتەوە لەبەرەوە لەو حاڵاتەیە ترسناکە ئەگەر سکی بێتەوە زوو لەبەرەوە کەیچێک زوو سکیە بێتەوە ئەترسین لەبەرەوە بەلایانی کەم وەڵێن با تا 2 ساڵ سک دروست نەکەیتەوە اینجا زیاترینی تا 4 ئەمەلیات وەرە ئەو شەرتیش نییە چونکە هیچ مرۆڤێ لە هیچ مرۆڤێکیکە ناچێت جاری وایە ئەو مرۆڤە ینی ئەو دایکە یەک نەشتەرگەری بۆ کراوە کە ئەچی دووەم نەشتەرگەری بۆ ئەەکەی سێرەکەی وێڵاشەکە بەسەر شوێنی نەشتەرگەر کۆنەکەیان وساوە ینی تووشی خوێنبەربوونێکی زۆرە بێ جاری وا هەیە پێویست دەکات کە مناڵانی ئافرەتەکە بۆی دەربێنین لەبەرەوەی نووساوە بە شوێنی نەشتەرگەریەکەوە لەبەرەوە بۆی ئەمن ینی نەسیحەتیانەکەین ئەڵین تا 4 مناڵ شەرت نییە جاری وایە لە 2 نەشتەرگەریە ئیتر دایکەکە لەوانەیە ژیانی بکرێتە خەتەریەوە پێویست کات ینی مثلا بۆری مناڵانی بۆ ببەستین و لەبەستی بۆ بکەین یان بڵێ نابێ مناڵە ببێ لەبەرەوەی جیاوازە لە ئافرەتێکە بۆ ئافرەتێ بەس ینی ئەقسا حەد ئیتراڵێن تا 4 مناڵ لە 4 مناڵ زیاتر باشتر نییە طبعا مزاعفاتی نەشتەرگەری زۆرترە مثلا لە بەسیطترین شتە وەرەگری تۆ بەنج وەرەگرێت ئیتر ئایا نیو بەنج وەرەگرێت یاخود بەنجی گشتی وەرەگرێت وەلو زۆرترین ئێستا لە سانەوە و حوتی نەشتەرگەری مناڵبوونەکان بە نیو بەنجەکرێت لەبەرەوەی دەرکەوتووە ئەوە سەلامەتترە بۆی زووتر دایکەکە هەستێتەوە ئەوە باشترە بەس هەر هیچ نەشتەرگەریەک یاخود هیچ بەنجێک بێ مزاعفات نییە زۆر کەسێت تووشی مزاعفاتی بەنجەکە ئەبێ بینە سەر لایەنی نەشتەرگەریەکە بەسیطترین شت لەو کاتەیە لەوانەیە تووشی خوێنبەربوون ببێ کە پێویستمان بە خوێنتێکردنە طبعا پرۆسی خوێنتێکردنیش شتێکی ترسناکە زۆر کەس هەیە تووشی حساسیت ئەبێت تووشی هەستیاریە بێ لە کاتی خوێنتێکردنەکە جاری وایە پێویست دەکات یانی ئەو نەخۆشە وای لێ جاری وایە لەوانەیە گورچی لێ بوەستێت یعنی ئەگەر هاتوو بڕۆینە سەر قوڵایی باسی مۆزوعەکان بکەین اینجا لەو کاتەیە مەسەلەن ئەگەر بەنجی ئام بێت یاخود بەنجی گشتی بێ جاری وایە نەخۆشەکە خەبەری نابێتەوە درەن خەبەرێ بێتەوە هەستیاری تووشە بێ بە دەرمانەکانی کە گیراوێتێ اینجا لە کاتێکە کە ئێمە نەشتەرگەریەکەین بە تایبەتی ئەو کەسانەی کە نەشتەرگەری زۆریان بۆ ئەنجام دراوە کە ناوسکی ئەەکەیتەوە سێرەکەی ڕێخۆڵی بەڕەحمیەوە نووساوە یاخود مناڵانی بەڕەحمیەوە نووساوە مناڵانی بە میزەڵانیەوە نووساوە لەبەر احتیمال هەیە کە میزەڵانی برینار ببێ و بکرێتەوە احتیمال هەیە ڕێخۆڵی کون ببێت و بکرێتەوە جاری وا هەیە ئێمە ئەیکەینەوە کە ئەیکەینەوە سەرەکەن مناڵەکە
ینی کراوتۆ مناڵەکەوای تر خەریکە خۆی یەتە دەرەوە کەمانە هەمووی ترسناکە. دوای ئەوە مەسەلەن ئەو ئافرەتە احتیمالێت تووشی جەڵدەی خوێن ببێت کە ئەوەشیان ترسناکترینە، یان لەوە خراپتر نەخۆش هەیە گیانی لەدەستدایە لە کاتی نەشتەرگەریە کە ماڵی نەشتەرگەری جاری وە لە کاتی نەشتەرگەرێکە، جاری وە لە دوای نەشتەرگەرێکە، یان تا 6 هەفتە کۆ پێوترێ زەیستانی کە فترێکی ترسناکە بۆ ئافرەتێک کە بەتابیعیش بوو بێتی هەر ترسناکە بەزێکە بە نەشتەرگەری بێ زیاتر ترسی هەیە وەکو لەوەی کە بە سروشتی مناڵەکەی بوو بێت. اینجا ترسناکترین شت کە ئێستا ئێمە لەواین ڕوبەڕوومان ئەبێتەوە لە نەخۆشخانەی مناڵبوون لەبەر ئەوەی ڕێژەی نەشتەرگەری زۆر زیای کردووە بۆ مناڵبوون، ئەوانە ئێستا زۆر ڕوبەڕوومانە بێتەوە، جاران ئەوە نەبوو کە نەخۆشەکەیەت مەسەلەن بۆ نمونە 2 مناڵی بۆ پێشکات بە نەشتەرگەری یاخود 3 مناڵی بووە، طبعاً تا ڕێژەکە زیاد بکات ئەو ترسە زیاترە بێت. وێڵاشی کۆرپەلەکە لەسەر شوێنی نەشتەرگەریە کۆنەکە دائەنیشێ، لەبەرەوە کە دانیش لەوێ بە ئاسانی لێی نابێتەوە، جاری وا هەیە پەل ئەکوتێ ئەچێتە ناو میزەڵانی، لەبەرەوە هەمووی کە دەری هێنیت یا بۆ دەرنایەت یا کە دەری هێنا نزیفێکی زۆرە بێت، پێویستە کات بە خوێنێکی زۆر، پێویستە کات بە دکتۆر و پزیشکی بەشەکانی تر، دکتۆری خوێن و ئەوانە بێن کە یارمەتیمان بن تاوکو کۆنتترۆڵی ئەو خوێنبەربوونە بکەین. جاری وە بەوەشەوە کۆنتترۆڵ نابێ، پێویستە بێت کە مناڵانی ئافرەتەکە دەربهێنرێت و بەداخەوەی تر تەبعاً شتێکی ناخۆشە کە ئیتر ناتوانێت جارێکی کە دووجان ببێتەوە.